ئەمڕۆ چواری کانونی دووەمی هەموو ساڵێک بە ڕۆژی گیانی زمانی پرایلدانراوە. بگومان ئەم ڕۆژە ڕۆژێکی پشوو نییە، بەڵکو ڕۆژێکە بۆ بەرزکردنەوەی ئاستی و هۆشیاری کەسانی ئاسایی سەبارەت بە زمانی برایل. بگومان زمانی پرایل زمانێکە تایبەت بە کەسانی نابینایە لە بری نووسین و خوێندنەوەی ئاسایی بەکارێنرێت. با بزانین لەم ڕۆژەیە کەسانی نابینا چ داواکاریەکان هەیە. لەم ڕۆژەیە ئەوان تا چەندێک ئاشنان بۆ پێشکەوتانی کە لە نێو ئەم زمانەیە بوونی هەبوو لە سەرانسەری گیانە. هەروە گرنگی ڕۆژێکیش بۆ ئەم بابەتە خۆی لە چابینێتەوە. بۆ ئەمڕۆ چەند بەرهەمەندێکی نابینا و کەم بینان لامان ئامادەن، هەروە چەندین کاری دەستیشان لەگەڵ خۆیان هێناوە بۆ ئەوەی کە زیاتر لەگەڵ خۆیان گفتوگۆ بکەین و ئاشنای کارەکانیان بین. با بچمە لای هەر یەک لە بەڕێزان. کەریم مەحموود کە بەڕێزیان چالاکوان لە بواری کەمەندامان و شارەزار لە پرایل، هەروە سۆزی مۆفەق پارێزەر و ڕاگەیاندنکار، جەیلان خدر ئەندامی کارگێڕی بەرپرسی خانمان ئێستا لە ستۆدیۆ ئامادەن. سڵاوتان لێبێ و زۆر زۆر بەخێر بن. کاکەریم دەستپێکی گفتوگۆکانمان بابێمە لای تۆ. چواری یەکێموو ساڵێک بە ڕۆژی زمانی برایل دانراوە. پێم بڵێ ئەم ڕۆژە لە چیەوە هاتووە، ئامانج لە دیاریکردنی ئەم ڕۆژە خۆی لە چیا بینیوەتەوە؟ سەرەتا سوپاسانەکەم و دەستان خۆش بێت بۆ بە ئاگاهێنانەوەی بەڕاستی ئەم یادە. چواری یەک یادی ساڵیادی برایلە، واتە نووسینێکە تایبەت بە نابینە کە ئەم نووسینە بریتە لە خوێندنەوە و نووسین بە زمانێک پێ ئەوترە زمانی برایل، کە ئەمە لە ساڵی 1829 بە تەواتی پیتەکان ڕێکخرا لەلایەن کەسێکە لەلایەن ڕێزارێکەوە بە ناوی لیوس برایلەوە، کە ئەمە خەڵکی فەرەنسایەوە لە ساڵ 1954 دوای کۆچی دوایی بەداخەوە نووسینەکە لە سەتانسەری وڵاتە بە فەرمی ناسێنرا و دوجار ئەم نووسینە لە وڵاتانی ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا بڵاو بوویەوە و لە ساڵی 1900 ئەتوانم بڵم 35 لە دوای سیەوە هاتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتی میسر و سعودیا، یعنی یەکی بوون لە وڵاتانی کە زۆر ئیهتیمامیان داوە بەم نووسینەوە. دوجاریش ئەم نووسینە بە خۆشحاڵیەوە گەیشتووەتە لای خۆمان لە ساڵی 1950 و دوای ئەو ساڵانە پەیمانگای تایبەت بەم نووسینە کراوەتەوە. وێڕای ئەوەی کە ئێمە ئاماژەمان پێنەدا پەیمانگای تایبەت هەیە بە نووسینی بە خوێندن و نووسینی برایل تایبەت بە نابینا لە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا. بەڵام دوجار لە ساڵانی 1950 لە بەغدا هی نەکرێتەوە پەیمانگای ڕووناکی، واتە معهد النور المەکفوفین تایبەت بە نابینایان، نابینانی تیا پەروەردەکراوە بە خۆشحاڵیشەوە لە ساڵانی 1970کان لە شاری هەولێر پەیمانگای تایبەت بەم نووسین و خوێنە بۆ نابینا کرایەوە و لە ساڵی 1998ش بە خۆشحاڵی لە شاری سلێمانی کراوەتەوە و خۆمان ئەکرێ بڵێن کە ئەم خاتونانەوە منیش دەرچووی ئەو پەیمانگاین و بە خۆشحاڵ و تاوکو ێستا خزمەت بە نابینا ئەکرێت لەو پەیمانگایدا. دەستی خۆش بێ کاکە کەریم، ئەچینە لای خاتوسۆزی. خاتوسۆزی زۆر بەخێر بیت، بەنی باش زۆر لە خاتوسۆزیەم بۆ کۆمەڵێ کەلوپەلی جیاوازی بووێنین، کاری دەستی بووێناوین کە دواتای شاوکاران وێنەکانە گوێزنەوە. با پێمان خۆشە باسێ لەوە بکەین تۆ لەگەڵەوەی کە ئەم شێوازە نووسینە هەیە تا چەند تۆ خۆت لەگەڵا ڕاهێناوە بەر لەوەی بچینە لای کارەکانی تر باجار لە نووسینەکەەوە دەست پێ بکەین. بڵێ سڵاو ڕێزم بۆ بەڕێستان، بۆ بینەرە عەزیزەکان، بەیانیتان جوان و ئاسوودە و بەختەوەر بێ. سەرەتا ئەمەیە برایل، ئەمێ بڵم برایل نووسینێکی تایبەتە، یەکێکە لەو تایبەتمەندی و لەو شتە جوانانەی کە ئەکرێ بڵم ئاسانکارێکی زۆر باشە لە ژیانی هەر نابینایەک. ئەگەر ئاسان کاری بۆ بکرێ ئەو پێداویستیانی کە گرنگن بۆ خوێندن و نووسینی برایل بەردەست بێ و ینی کەسێکیش هەبێت کە گرنگی زۆر بەم نووسینە بدە و نابینایان خۆشیان بیانەوێت کە ئەم نووسینە فێر ببن و بەکاری بێنن. ئەگەر باس لە خودی خۆم بکەم، پەیوەندی من لەگەڵ نووسینی برایل ئەکرێ بڵم لە تەمەنی مناڵیمەوە هەتا ئێستا بەردەوامم لەگەڵیا بەبێ دابڕان و هەمیشە بۆ خوێندن بۆ کارکردنم زۆر ئیسفادەم لە نووسینی برایل کردووە. من کاتێک ڕاگەاندکار بووم لە پێشکەشکردنی بەرنامەکانم بەکارم هێناوە، لە پێشکەشکردنی مەراسیمەکان بەکارم هێناوە، وانە بێژ بووم بۆ وتنەوەی وانە بەکارم هێناوە، خوێندکار بووم لە پێشکەشکردنی سیمینار بەکارم هێناوە
و تا ئێستاش ئەتوانم بڵێم وەکو چۆن کەسێکی چاوساخ ئەنووسێ و ئەخوێنێتەوە منیش هەرچیم بێ بە شێوازی نووسینی برایل ئەنووسم و ئەخوێنمەوە و بەڕاستیش ئەمەوێ بە هەر نابینایەک بڵێم تکایە وەکو چۆن گرنگی بە هەر لایەنێکی تری ژیانەدەن چۆن گرنگی بە گۆچانی سپیەدەن کە ئاسانکارە بۆ دۆزینەوەی ڕێگا و بۆ هەر شتێکە ئەتانەوێ بۆ هەر شوێنێکە ئەتانەوێ بۆی بڕۆن بۆ شێوەیەش نووسین و خوێندنی برایل زۆر زۆر ئاسانکارە بۆ هەر کەسێک کە بێوێ خۆی لەگەڵ ڕابێنێ من پێم باشە بڵێم ناکرێت کەسێکی نابینا خاوەنی بڕوانامە بێ بەڵام نتوانێت بنووسی و بخوێنێتەوە بۆیە باشترین ڕێگا ئەوەیە کە بەر لە هەر شتێک فێر ببین چۆن بنووسین و بخوێنینەوە چونکە ئەمە زۆر ئاسانکاریەکە بۆ کارکردنمان وەکو چۆن کەسێکی شاساخ ئەنووسێ و ئەخوێنێتەوە ئێمەش هیچ گرفتێکمان نابێ زۆر باشە دەست خۆش بێت تۆ زیان خۆت باس لێوە کردتۆ سوودێکی زۆر باشت لە زمانی پرایل وەرگرتووە بۆ قۆناغەکانی خوێندن بۆ پێشکەشکردنی سیمینارە تایبەتەکانی کە خۆت باسی لێوە کرد جا ئێستا چەند شتێکت لەگەڵ خۆت هێناوە ئەمە شتێک لە ستۆدیۆ بۆ ماتاقیکەیتەوە ئەمریکا بەدەستەوەیە سەرەتا ئەمەیان چییە؟ بۆچی باشە چۆن سوودت لەمانە بینیوە تۆ؟ بەڵێ ئەم ئامێرە یەکێکە لە بەرهەم و پرۆژەکانی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت دیارەم ڕێکخراوە بەردەوام بە دوای داهێنا ناگەڕێ گرنگیان پێدا هەم بەوانەی کە داهێنەرن بۆ کەسانی کە داهێنەرن و بە داهێنانەکانیشیان ئەمە ئامێرێکی دەنگیە چەند یاریەک و هەروەها ژمێرەریشی تایە بە زمانی کوردی کە یەکەم جارە ئامێری ژمێرەر بە شێوەی دەنگی بە زمانی کوردی دروست بکرێ بۆی ئەمە جێگی خۆشحاڵیە هەموو کۆی کە بە زمانی کوردیە لەسەر ئاسی زمانەوانی جێگی دەستخۆشی خۆشحاڵیە و بۆ کەسی نابینا ئەمە ئاسانکارێکی باشە کۆمەڵێک ڕاهێنان و مەشقی تایبەتی تایە بۆ مێشک لەگەڵەوەشە ئامێری ژمێرکاری تایە پێم وایە کەسی ئاسایی دەتوانێت ئیسفادە لەمە بکات ئەتوانین تاقیکەیتەوە بۆ بەس لە کاتی تاقیکردنەوە کەمێک نزیکی کەیتەوە لەو مایکی کە بۆ داندا ئەما بیدایەتی بەرنامەکانە باشە یەکەم یاری هەڵبژاردن و زانیاری ئەمە کۆمەڵێک پرسیار و وەڵامە کە پرسیارت لێکا و وەڵامەکان هەڵەبژێری بە ABCD بۆ منێکێکدان قۆناغی یەک پرسیار کام لەم خوشکانە خوشکی شیری پێغەمەر بوون درودی خوای لەسەر بێت ئەی زەینەب بی خەولە دی کەلسوم بەداخەوە وەڵامەکەت هەڵە بوو وەڵامەکە بریتیە لە بی گەڕانەوە بۆ لیستی سەرەکی بەم شێوەیە ئەم یاریە کارەکە قۆناغ بە قۆناغ لەگەڵی ڕۆی بەڵام ئەگەر لە قۆناغی شاهڵە بکەی ئەگەڕێتەوە سەرەتا ئەچینەوە لیستی سەرەتا ئەمەش یاری بیری ناوبیرە کە بەردەوام پرسیارەکانی تازا بێتەوە کۆمەڵێک پرسیارە قۆناغی یەک سەفەر کۆ ئەمانە زوو ئەبلیکردنەوە بۆ ئەمە وەکو یاریەکە هەموو بۆ ڕاهێنانی مێشکە بەردەوام ئەم پرسیارانە تازا بێتەوە وەڵامەکەت دروستە ئەمە قۆناغ بە قۆناغ ئەڕوا باشە هاتو سۆزی ئەم بابەتانە ئەم پرسیارانە بەدەست خۆتان هەر کەسێک بێ لە بوارێکا پرسیارەکان بۆ خۆی دابنێ یاخو گشتیە بەڵێ پرسیارەکان گشتیە کۆمەڵێک پرسیاریتیا لە هەموو بوارە جیاوازەکان وەکوتم 4 بەشە 3 بەشیان بۆ یاری مەشق و ڕاهێنانی مێشکە بەشێکیشیان بۆ ئامێری ژمێرکاریانی حاسیبەیە بە زمانی کوردی بۆ نمونە کردداری کۆکردنەوە و کەمکردن و دابەش و با بڵێن لێدەرکردن هەموو ئەو کردارە بیرکاریانەی پێنجامەدرێ و کۆر حاسیبێکی ئاسایی بە زمانی کوردی ئەمە نوێترین بەرهەمی ڕێکخراوی ڕۆژنایی دڵ بۆ خزمەتەکە بە خۆشحاڵی و سوپاسی زۆرەوە ئەمڕۆ لە ساڵیادی ڕۆژی برایل پێشکەش بە بەشێکی زۆر لە نابینایە نەکرێ وەکو هەدیە کە ئەمەش بۆ خۆی ینی با بڵێن داهێنانێکی گرنگە ئەم ئامێرە ناوی نابینا و داهێنانە ینی بۆ ئەوەی ئێمە بڵین لە ڕێگەم ئامێرەوە ئەمانەوێت پامی ئەوە بگەێنین کە نابینا ئەکرێت داهێنەر بێ لەبینەوەی کە بە زمانی شیرینی کوردیەکەوە بە زمانی شیرینی کوردیە زۆر ئامێریتر هەبوو لە ڕابردووە بە زمانەکانی تر عەربی و ئینگلیزی بەڵام ئەمە بە زمانی شیرینی کوردیە تەنانەت کەسێکی شاساخی دەتوانێت ئیسفادە لەمە بکە بۆ نابیناش بەدڵنیێوەمان دواتر ئەو بابەتانەی تریش ئەگەر دەرفەتە بێ تاقیەکەینەوە دەستە خۆش بێ چینە لای خاتوو جێلان خدر وەکو کەسێکی کەمبینە و هەروەها ئەندامی کارگەڕی بەرپرسی خانمان ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە تۆش بەخێر بەی سەر چاوان خاتوو جێلان ئەمە قسە لەسەر ئەو بابەتە بکەم بۆ ئەندامی کارگەڕی بەرپرسی خانمان کار و چالاکی تۆ چێ چۆن بۆ هاوکاری خانمانی نابیناکەی
بەڵێ سڵاو بۆ و سڵاو بۆ بینەرەکانتان سپاس بەم دەرفەتە ئێمە وەکو کار و چالاکیەکانمان لە ماوەی 2 ساڵی کارکردنمان ناتوانیمانە خزمەت بە بەشێکی زۆری خانمانمان بکەین ئەویش لە بواری مادی و معنەویشەوە بەڵام لایانی معنەوەکەی زیاترە لە بەرەی توانیمانە چەندین خولیان بۆ بکەینەوە پێش ئەم خولی کاری دەستیانی کە لەسەر مێزەکە ئاماژەی پێکراوە خولی درومانمان هەبوو کە لەو ڕێگەیەوە چەندین خوێنکاری نابینا توانیوەتی فێری درومان بێکە لەوانەیە درومان بۆ کەسێک کە خانپێدایسی تایبەتیش نەبێت زۆر قورس بێت لە بەرەوەی بابەتی دەرزی پێوەکردن و ئەو جۆرەشتانەیە بەڵام خۆشببختانە ئێمە توانیمانە چەندین نابینا فێرکەین و لە دوایش خوری کاری دەستیمان بۆ کردوونەتەوە کار و پرۆژەشمان ئەوەیە لە دوای ئەم خولانە ئێستا بەهۆی دەوامی مەکتەبەوە زۆربەی خوێنکارەکانمان ناتوان بەشداری خولەکان بکەن بەڵام ئێمە وەکو خۆمان حەزەکەین لە دوای ئەمانە خولی فێربوونی زمانیان بۆ بکەینەوە. دەستان خۆش بێ سپاس بۆیەوە بەیوایەوەی کە هەمیشە خزمەتەکانتان زیاتر بێ بۆی کە زیاتر سوود بەمان بگەێنێ و سوودیش بە خۆتان بگەێنێ. منەگەڕێمەوە لای کاکەریم لەگەڵ قسەکانمانە وەرەقەیەکی بەدەستەوە بوو ئەو وەرەقەیە پێم خۆش جارێکی تر ئەگەر پێتە بینتە دەرە بزانین ئەو شێوازە نووسینە چۆنە بۆ لای ئەم و بینەرانیش تۆزێ ڕۆنتر بێت زین ئێوە چۆن ئەیخوێندنەوە و ئەمە چۆنە نووسینەکەی ئەگەر حەزی کرد بەدەست خۆتەوە بێ ئەگەر حەزیشە کرد با من بێم نەنە ئاساییە باشە فەرمە خۆی نووسینی برایل بۆکو ئەوەی کە لای جەنابتان معلوم بێت لە 6 پیت لە 6 خانە پێک هاتووە باشە لە دەستی ڕاست 1 2 3 دەستی 4 دەستی لای چاپ 4 5 6 باشە جا ئەمە کۆی پیتەکانی زمان واتە کۆی پیتەکانی زمانی کوردی پێکێنێ بۆ نمونە پیتی 1 پیتی ئەلیفی پێ ئەڵێن واتە پیتی ئەی و 1 و 2 پیتی بائی پێ ئەڵێن 1 و 2 3 پیتی ل و ئەگەر ئیتە بەو جۆرە ئەمە پیتەکان ینی لەو شەشخانەیە کۆ بێتەوە واتە لەو شەشخانەیە کۆی زمان پێکەنرێت و دوجار ئەمە ئێمە نووسینیشمان هەیە ینی هەر ئەوە نیە بابڵ ئەمە ینی بەس خوێندنەوە بێت بەس خوێندنەوەمان هەبێت ئیتر لە زمانەکانی ترا بوونمە لە زمانی عەربی لە زمانی ئینگلیزیە زیاتر ئیهتیمامی پێدراوە اختصاری بۆ دروست کراوە واتە با بڵێن کوردکردنەوە نازم اختصار لە زمانی کوردیە نازم چی پێ ئەوترێت جا بۆیە ینی بە 2 پیت وشەیەک با بڵێن بە پیتێک وشەیەک ئەوە ینی لە زمانی عەربی پێوترێت اختصار بۆیە بەڕاستی زمانی لە زمانی عەربی زمانی ئینگلیزیە زۆر ئیهتیمامی پێدراوە ئەکرێت ینی ئێمەش لێرە من کورکراوەی ڕستەیە یاخۆ کورکراوەی وشەیە بەڵێ کورکراوەی وشەیەک بە پیتێک بەڵێ باشە ئێستا ئەمەی لەم لاپەڕەی توان نووسراوە چییە پێمان خۆشە ئەمەی کە لەم لاپەڕان نووسراوە نووسراوەکە زۆر جوان نییە بەڕاستی ینی زۆر ئەوە نییە کە ئیسفادی لێ بکرێت کاڵ بۆتەوە بەردەست و ئەوانە کرا بەردەست و ئەوانە کەوتووە بەڵام بەگشتی ئەم با بڵێن ئەم نووسینە ئەکرێت ئێمە بڵین کە ئێستا لە سلێمانی با بڵێن لە کوردستان و لە وڵاتی خۆمانە ئیسیفادی لێ ئەکرێت ئێمە داواکارین بەڕاستی کە نابینا زیاتر ئیسفادە لەمە بکات لە ڕووی نووسین و خوێندنەوە ئیهتیمامی ینی پێ بدات ئێمە وەختێکە زانکۆمان تاو کردووە لە یەکی سەرەتاییەوە تا 6 سەرەتایی ئێمە لە پەیمانگای ڕووناکی بۆ نابینان بە خۆشحاڵیەوە لە ئێستاە ینی ئەم نووسینە هەیە و نابینای پێ ئەوە ئەکرێت دوجار ئێمە لە متەوەسڵ عەدادی و زانکۆشمانە لە کاتی سیمینارەتەکانە ینی ئیسفادەمان لێ کردو بۆ ژیانی ڕۆژانەمان ئیسفادەمان لێ کردووە بەڵام دوجار ئەمە شتێکی خودی ینی خودی لە ناو نابینایە بۆیە من بەڕاستی مەرامی من ئەوەیە لەم مینبەرەی بەڕێستانەوە داوا بکەم لە حکومەت کە ئەمە ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە ئەرکی وەزارەتی تەندروستیە ئەرکی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە کە ئەم نووسینە لەناو وەزارەتەکانیانە بەڕاستی گشتگیری بکات بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری هەوڵ بدات ینی ڕۆژنامە هەبێت بە خۆشحاڵی و لە سەنتەری ڕۆشنایی چەند ساڵێک لەمەوە پێش ئێمە ڕۆژنامەمان هەبووە وەرزانەمان هەبوو مانگانەمان هەبوو کە لەلایەن مامۆستا عوسمانەوە دەرئەچوو ئیسیفادەیەکی زۆرمان لێ ئەکرد کە ڕۆژانە ئەکرێ وەزارەتی ڕۆشنبیری چەند لاپەڕەیەک تەرخان بکات لەو ڕۆژنامە و لەو با بڵێن گۆڤارانەی کە دەرئەچێت چەند لاپەڕەیەکی تایبەت بێ بە نابینا یاخود وەزارەتی تەندروستی ئەو پاکەت و کارتونانەی کە
حبوا شروبوا ئەمانی لەسەر بەڕاستێمە ینی نووسینێکی جیهانیە ناکرێ من لەمە بێ بەش بم وەختێکە سێرەکەی من دەرمانێکی ئەڵمانی وەرەگرم سەرەکەم بە پەنجەی خۆمە ینی ئەی خوێنمەوە بۆیە ئەوەش ینی داواکارین کە ئەوە بێ بەنسبەت وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵاوە بەڕاستی ئەوە زۆر پێویست دەکات ینی کە وێڕای ئەوەی کە شارەزاییکی زۆر باش بدرێ بۆ مامۆستانی کە مامۆستای پەروەردەی تایبەتن لە وەزارەتانەیە ئەکرێ ینی منهەجەکان وەکو وڵاتی ئێران و ینی وەکو وڵاتانی دراوسێمان ئەم منهەجانە بکرێت بە ینی بکرێت بە برایل بۆ نمونە نابینا گەچێتە متەوەسە و عادادیەوە بادا نەمێنێت ینی بۆ مەسەڵەن بۆ تۆمارکردنی ئەو منهەجانە ئەگەر بێت و من منهەجێکی وام لە بەردەسا بێ بە پەنجەکانی خۆم بیخوێنمەوە کەواتە ینی عزێتی تۆ نادەم عزێتی مامۆسایکی دی نادەم بڵێم وەڵام من لەوانەکەم دواکەوتم یاوانەکەم بۆ تۆمار نەکراوە بۆی بە پەنجەکانی خۆم لە ماڵەوە توانم وانەکانم ئامادە بکەم هەروەکو هاوڕێ نابینەکانمان لە وڵاتانی دراوسێمان بە تایبەتی وڵاتی ئێران ینی من ئەمێ سەرنج بدەمە سەر یەک بابەت بەڕێزان ینی لە وڵاتی ئێران من هاوڕێکم هەیە لە شاری مەریوانە باشە وەختێکە ڕۆژنامە دەرئەچێت هەفتانەیە دەرئەچێت لە تاران دەرئەچێت سعات 8:30 و لە دەرگاکەی درێت ئەڵێ کاک ناسیح ئەم ڕۆژنامەیە تۆ ینی هابەشیت کردووە فەرموو ئەمە ڕۆژنامەکەتە ینی 8:30 بەدەست ئەم ئەگاکە لە تاران دەرئەچێت 8:30 بەیانی بەم بەڕێزە ئەگات ینی بەڕاستی خزمەت کراوە بەم لە وڵاتانی دراوسێمانە ئەکرێ ئێمەش داوا بکەین بەڕاستی ینی خزمەتێکی زیاتر بکرێت و دوجار مەطبعە بهێنرە ئەمە لە ڕێگەی بەڕاستی لە ڕێگەی نووسینی دەستەوە نابێت بە مەطبعی گەورە ئەبێت ینی بە خۆشحاڵی و حکوومەتی هەرێم ئەکرێ ئێمە ئاماژە بدەین بۆی کە 2 سنتەری زۆر باش 2 سنتەری زۆر کارای لە کوردستانە داناوەی کە لە هەولێرێکە لە شاری سلێمانی کە مامۆستا لوقمان و بەڕێز مامۆستا عوسمان سەرپەرشتیاری ئەم 2 سنتەرن بەڵام ئەوەی کە جێگەی داخە خزمەت ناکردن چونکم ئەم ئامێرانە هیلاکە بن ئەم ئامێرانە لە کارەکەون دوجار ینی ئەبێ چاک بکرێن ئەبێ ینی ئیشیان لەسەر بکرێت بۆی بەڕاستی ینی ئیش کراوە بەڵام ئیشەکە ئەکرێ گشتگیرتر و زۆرتر و باشتر بێت بۆی کە خزمەتی نابینە پێ بکرێت لە وڵاتی دەکەین تاوی ئەو بابەتانی کە تۆ باسی لێوە کرد بچێتە بوارێکەوە کە خزمەت بە کەسانی نابینەوەکو بەڕێستان بکات سۆزی گیان بێمەوە لای تۆ دەستڕەنگینەیەکی زۆر باشی شتەیە لە دروستکردنی ئەم ئەکسسواراتانی کە بۆ خانمانە بێ پێم بڵێت چۆن بیرە لەوە کردەوە کەم کارە جوانانەش دروستکەی لەگەڵەوەیە بڵێ ئەمە بڵێم سپاس بۆ ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت کە بەردەوام گرنگی بە سەررجەم ئەندامانی ڕێکخراوەکە ئادات بە بێژی ئاوازی بە تایبەت لە ڕووی بەرزکردنەوەی ئاستی توانە مرۆییەکانی هەر تاکێک لە ئەندامانی ڕێکخراوەکە بە تایبەت خانمانی نابینەی ئەندامی ڕێکخراوەکە لە چوارچێوەی کارەکانی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت خولی فێربوونی کاری دەستڕەنگینی کرایەوە کە ئەمە زۆر جێکی خۆشحاڵیە کە کۆمەڵێک خانمی نابینا ڕاهێنران لەسەر ئەوەی کە چۆن کاری دەستڕەنگینی ئەنجام بدەن و ئەو کارە دەستڕەنگینانی کە ئێستا لێرە هەن بەرهەمی ئەو خولن بەرهەمی خولی کاری دەستڕەنگینی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتن بەردەوام ئەو خولەکە تۆ ئاوا بە باشی فێر بووی بەڵێ ئەو خولا بنزیکەی 6 مانگێک بەردەوامی هەبوو و ئێستاش بە بەردەوامی جار بەجار هەر خولی کاری دەستڕەنگینی و خولی درومان و ینی بەگشتی خولی پێگەیاندنی خانمانی نابینە بەردەوامە لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت ئێوە کارێکی ئاسان بوو کە بتوانن ئاوا بە شێوازێکی زۆر باش فێری ئەم کارە دەستیانە بن بەڵێ خۆی ئامانج لەکردنەوەی ئەم خولانە گەیاندنی ئەو پەیامەیە کە نابینا ئەکرێ چاوی لە پەنجەکانیا بێ ینی ئەکرێ لە ڕێگەی هەستی بەرکەوتنیەوە ئەکرێ لە ڕێگەی هەستەکانی تریەوە قەرەبووی هەستی بینینی بکاتەوە ینی هیچ کاری قورس نییە ئێمە بەر لەوەی کە هەر ئامانجێکی تر هەر پامێکی ترمان هەبێ ئەمانەوێ ئەو پامە بگەینین بە کۆمەلگا کە خانمێکی نابینە وەکو خانمێکی تری چاوساغ وەکو هەر کەسێکی تر کاری دەستڕەنگینی ئەنجامەدا و ئەکرێ هەر کارێکی تر ئەنجام بدا بۆ مەرجەی کە دەرفەتی پێ بدرێ ئاسانکاری بۆ بکرێ و خۆشی باوەڕی بەخۆیە بێ و توانەکانی بخاتە کار بۆ ئەوەی کە بەردەوام بێ لە فێربوون چونکە ژیان هەمیشە واتای فێربوونی زیاتر و بەردەوامیە تا کۆتایی و ینی ئێمە مەبەستمان و پەیاممان لە ئەنجامدانی هەر کارێک لەکردنەوەی هەر خولێک لە هەر داهێنانێک ئەمانەوێ بڵین کە نابینە وەکو هەر کەسێکی تر ئەکرێت هەر کارێک ئەنجام بدا هیچ کارێک ئەستەم و مەحاڵ نییە بە مەرجێک بربەستەکان لا ببرێن و توانا و هێز و باوەڕ بگەڕێنرێتەوە بۆ کەسێکی نابینە
و کەسانێک خۆیان تەرخان بکەن بە ئەو کارانە کە ئاسانکاری بکەن. زۆر باشە دەستان خۆش بێ سپاس بۆیەوە ئەنجام نەچمە لای خات و جیلان وەکو ئەندامێک کە بەردەوام کارەکە بۆ خانمان وەکو ئەوەی کە خانمانی نابیناش بە تایبەتی ئێوە تا چەند هەوڵتانەوە وەک چۆن خات و سۆزی ئەم هەموو کارە باشەی هەیە ئەم هەموو کارە دەستڕەنجینەی هەیە چەندی خانمی کەشمانەیە کە نابینان ئێوە هەوڵتان ناوە بۆی کە توانەکانی ئەوانش بخەنە ڕوو پێداویستەکانیان بۆ دابین بکەن یاخۆ هەوڵ بن زیاتر لەگەڵیانە بەردەوام بن بۆی کە زیاتر پەرە بەکارەکانیان بن بەڵێ ئێمە خۆمان ئاماژ لەکردنەوەی ئەم خولانە ئەوەیە کە خۆی لە کۆمەلگەیەمان خاوەن پێداویستی تایبەت کە خاوەن پێداویستی تایبەت بوو هەر لە مناڵیەوە وا هەستەکە کە بارێکە بەسەر ئایلەکەیەوە یا بەسەر کۆمەلگا وا هەستەکە کە بە خزمەت بکرێ بەڵام ئێمە کە ئامانجمان لەکردنەوەی ئەم خولانە ئەوە بوو خاوەن پێداویستی تایبەتی زۆر بەتوانە خاوەن پێداویستی تایبەت وا خۆی دەرخا کە نابێ خزمەت کرێ ئەو خزمەت بە خەڵکەکە بێگومانی شەروا بووە کە ئەوان ئێمە خولمان بۆ کردوێتەوە ئەم کارە دەستیانیان کردووە توانیوانە لە چەندین فیستیڤاڵە بەشداری بکەن کە بەشداریان کردووە و کەسانی تر هاتوون کە شتەکانیان کڕیوە یا شتەکانیان بەلاوە سەرنجڕاکێش بووە کە ئێستا لە بازارە بەجددی کاری مێخەک و مور و ئەو شتانە گرنگی پێ نادرێت بەڵام خەڵکیش لە کۆمەڵگەیەمە شتی کلتوری بەلایەوە جوانترە بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشان لەو کاتەیە خاوەن پێداویستیەکە هەستی بەوە کردووە کە خزمەتێکی بە خەڵک کردووە نەگوێت خەڵک خزمەتی پێ بکە زۆر ڕاستە دەستە خۆش بێ بابینەوە لای کاکەریم کاکەریم ڕەنگە زۆر کات لە زۆرێک لە بوارەکانی ژیانە پێشکەوتن ساڵ بە ساڵ بۆ نمونە هەبێت لە زۆرێک لە بوارەکانە ئەمە پرسیاری ئەو بکەم نووسینی پرایل لە ژیانە هیچ پێشکەوتنێک بەخۆیەوە بینێ ئەگەر پێشکەوتن بەخۆیەوە بینێ ئێوە تا چەندێک ئاشنان بۆ پێشکەوتانی کە هەیە لە ژیانە وەڵاهی خۆی خاتونی بەڕاستیانی ئەم نووسینە بەڕاستی لە وڵاتی پاریس کە لە ساڵی 1929 بەواتە پیتەکانی تەواو بووە ئیتر لەو ساڵەوە بە دواوە قۆناغ بە قۆناغ پێشکەوتنی بەرچاوی بینیوە جارێک یعنی لە ڕووی یاساییەوە دانی پێدانراوە جارێکی تر پەیمانگای تایبەتی بۆ کراوەتەوە جارێکی تر نابینای پێ خوێنەوار کراوە لەوێ بەڕیوەتە وڵاتانی ئەمریکا و دوجار لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا سیرەکەی پەیمانگای تایبەت و ڕۆژنامە و مەطبعی زۆر باش و حتا تەنانەت مبەرمەج کراوە لە ئایفۆنی خۆمانە کە ئەمە لە ڕێی ڕەبتکردنی جیهازێکی ترەوە ئەوە تۆ هەر شتێک لەسەر ئەو شاشەیە بنووسرێت دوجار بە ئەتوانی لە پشتەکەی کە لەسەر ئەو جیهازە بۆ بیخوێنیتەوە بە برایل لە ڕێی پەنجەکانتەوە بیخوێنیتەوە دوجارێتە وڵاتی مسر و وڵاتی سعود کە پێشتر ئاماژەمان پێدا بڵێ بە دڵنیایەوە سە بۆ نمونە ئەگەر نمونەیەک وەربگرین لە وڵاتی سعودیە سەرێکی مەطبعی زۆر باشی داناوە کە مانگانە مجەلە دەرئەکات و هەموو ئەو علومە شەرعیانەی کە ئێمە پێی ئەڵێن علومی شەرعی بە قورئان و بە مەصحەفی قورئان و بە تەفاسیرەکان و بە یعنی علمەکانی ترەوە هەر هەمووی بۆ نابینا بەردەسە یعنی نابینا توانێت ئیستیفادەی لێ زۆر ئەمە شێوازی خوێندنەوەکەی لە ڕێگەی پەنجەوەیە کە هەستی پێ بکەیت بەڵێ بەس لە ڕێگەی پەنجەوە باشە کاکەریم پێم خۆشە بچمە لای خات و سۆزی ئەویش یەکێک لەو وەرەقانەی بهێنەوە لەگەڵ خۆیان خات و سۆزیێر پێم وایە لە بەردەم خۆتایە من پێم خۆشە ینی هەندێک لەو ئەو شتانی کە نووسراوە بیخوێنەوە ینی پێم خۆشە بۆی کە طبعا ئەمە وەرەقەیەکی نووسراوە باشە لە هەردوو نووسراوەکە چییە و باز لە چیەکەوە چیشی تیان نووسراوە کە ئێوە پێی خوێنەوە طبعا ئەمە یەک پەڕەیە ینی بابەتێکە کە پەیوەندیدارە بە لاپەڕی ترەوە بەڵام بۆ نمونە هەر ئەم وشەیە بەتەنیا ئەم وشەیە نەخۆش کەوتنیان نووسراوە نەخۆش کەوتنیان پیتی نێ بە زوێنی کورد خێ وۆش ئێوە چۆن ئاشناکرێن بۆ پیتانە من پرسیاری و پەمەسا تۆ چۆن ئەزانین لە ڕێگەی پەنجەوە کە ئەمە ئەو پیتەیە بەڵێ من دیارە بەسپاسەوە کە هەمیشە شانەزی بۆکەم کە ڕۆژێک خوێندکاری پەیمانگای ڕووناکی نابینایان بووم من لە ساڵی 1998 کاتێکە یەکەم ساڵی دامەزراندنی ئەو پەیمانگایە بوو من دەستم بە خوێندن کرد طبعا لێرەوە سپاس و ڕێز بۆ خێزانەکەم کە هاوکارم بوون و لەو ساڵەوە لەو تەمەنەکەمەی مناڵیمەوە دەستم بە خوێندن کرد و هەر لەو تەمەنەکەمەشەوە ئێمە فێر کراین کە چۆن برایل بخوێنینەوە بنووسین
و برایل لەگەڵ ئێمە گەورە بوو ئێمەش لەگەڵ برایل گەورە بووین بەڕاستی بۆیە ئەڵم برایل لەگەڵ ئێمە گەورە بوو چونکە برایلیش ئەکرێ لە ڕێگەی ئەو نابینانی کە بەکاری ئێنن زۆرتر بناسیێنرێ ئێمەش لەگەڵی گەورە بووین لەبەرەوەی لەگەڵی خوێندمان لەگەڵی کارمان کرد لەگەڵی ژیان بەڕاستی بۆیە ئەم برایلێکێکە لە ئەو شتانی کە زۆر جوان بۆ لە ژیانی منە و هەمیشەش بە شانازیەوە بەکاری ئێنم لە هەر کارێک کە بیکەم و ئەمە شێوەی نووسینی برایلە کە لە ڕێگەی هەستی بەرکەوتنی پەنجەکانەوە ئەخوێنرێتەوە ئەمەش نمونەیەکی ترە کە بۆ فێرکردنی برایل بەکارهێنرێ ئەمە چی پێڵەن پێمان خۆشە خۆ باسی کرد ئەمە بۆ هەر کەسێک کە بیەوێ برایل فێر ببێ بیدایەتی بێ با بڵێن بیدایەتی فێربوونی برایلی بێ ژمارەکان و پیتەکان هەریەکەیان 4 ژمارەیان 4 پیتی لەسرە بە نووسینی ئاسایی بە نووسینی برایلیش کە ئەکرێ کەسێکی چاوساغیش برایلەکەی خوێنێتەوە و شازی نووسینی ئاساییەکەشی لەسرە بۆ کەسێکی نابینە ئەکرێ هەم هەست بە نووسینی ئاسایی بکە کە چۆنە نووسرێ هەست بە برایلەکەش بکە کە چۆن لەسەری نووسراوە ئەگەر هەرێکێکی شلوانە تاقی بکەینەوە ئەمە لەوحە قەڵەمی برایلە ئێمە لە ڕێگەی ئەمەوە ئەنووسین باشە ئەمە قەڵەمەکەیەتی ئەمەش لەوحەکەیە کە ئەگەر بۆ نەبمانێ ئەمە ڕقەیە بەکاربێنین بەم شێوەیە ئەخینەوە ئەم لەوحەیە باشە بەم شێوەیە بەم قەڵەمە ئەنووسین طبعا ئەم لەوحەیە پێک دێ لە کۆمەڵێک خانە هەریەکەشیان هەرێک لەم خانانەش لە 6 خانە پێکێ هەموو پیتەکانی نووسین بۆ هەموو زمانەکان کوردی عەربی ئینگلیزی فارسی هەر زمانێکی تر بەم 6 خانەیە ئەنووسرێ بۆ نمونە ئەگەر بنووسین پیتی بێ 1 2 هەر ئەوەنە بۆ ئێمە بێ بە پیتی بێ طبعا لەسەر ئەم لەوحەیە لە ڕاستەوە نووسین لە چەپەوەی خوێنینەوە بەڵام ئەو دوو خانەیە بۆ ئەگەر 1 و 4 بێ ئەبێ بە پیتی چێ ئەگەر 1 و 4 بێ ئەگەر 1 و 3 بێ ئەبێ بە پیتی کێ ئەمە دەرێنین لە ڕاستەوە نووسیمان ئەمە پیتەکانە لە چەپەوەی خوێنینەوە پیتی بێە پیتی بێە ئەمە پیتی چێە ئەمەش پیتی کێە هەر پیتێک هەر وشێکە بمانەوێت لە ڕێگەیەمەوە توانین بینووسین دەستەکانە خۆش شتێکی کەش لەگەڵ خۆتا هێناوە ئەویان چییە؟ ئەوە بەڵێ ئەمە مەترە باشە بەڵێ وەکو چۆن هەر کەسێکی تر مەتر بەکارێنێ ئەمە ترش تایبەتە بە ئێمە کە توانین پێوانی پێ بکەین ئەمە سانتیمی 1 2 3 4 کەیەتە 5 ئەمە گەورە بێ ئەمە گەورەترە ینی ئەم خاڵە گەورەترە لە خاڵەکانی تر 6 7 8 9 دیسان لێرە ئەمە گەورە بێ ینی هەر 5 گەورە بێ بۆی بۆ کەسێکی نابینە ئاسانە کە بیەوێ پێوانەی هەر شتێکی پێ بکات زۆر باشە دەستەکانە زۆر سەرکەوتنی زیاتر بۆ تۆ سۆز دیارە من پرسیارێکی تر لە تۆ بکەم بۆ نمونە تۆ پارێزەری ئەو قۆناغانەی کە لە خوێندنە تێوپەڕانەوە هیچ گرفتێکی بۆ دروست نەکردووی لە کاتی خوێندنەکە تا زمانی فرایل دیارە خوێندن ئەگەر بۆ کەسێکی ئاسایی قورسایی هەبێ بۆ کەسێکی نابینە قورسایی زۆر زیاترە پێ بڵم دەیان جارە لەبەرەوەی ئێمە کاتێک دەست بە خوێندنەکەین ینی من لە سەرەتاوە لە پەیمانگای ڕووناکی کاتێکە دەستم پێ کرد ئەو کاتە تا 6 بنەڕەتی لە پەیمانگای ڕووناکی ئەخوێنراکە بە خۆشحاڵی وەستە تا 9 بنەڕەتی لەو پەیمانگای ئەخوێنرێ دوای ئەوەی کە ئەچیتە مەکتەبی چاوساغ لەگەڵ خوێندکاری ئاسایی تێکەڵەبی تۆزە گرفتەکان زۆرترن بۆ نمونە هەرچەنە ئێستا تا ڕادێک باشترە لە مەکتەبەکانە لە بەشێکی زۆریان مامۆستای تایبەت هەیە بۆ نابینایان کە وەڵامی کاتی تاقیکردنەوەکانیان بۆ نووسێ بەڵام کاتێک کە ئێمە دەستمان پێ کرد ئێمە زۆر لە سەرەتایە بووین سەرەتا بوو کە نابینا بچێتە ناو خوێندنیەکانەوە و تێکەڵ ببێ بۆیە لە سەردەمانێکە ئێمە دەستمان پێ کرد کە تازە بووین بۆ ناو خوێندنگاکان ینی مامۆستای تایبەت نەبوو کە ئەو کات وەڵامی تاقیکردنەوەکان بنووسێ بۆیە ڕاستە ئێمە دەستمان پێ کرد وەتوانیمان هەموو قۆناغەکان
بە سەرکەوتوی تێپەڕێنین بەڵام بە دڵنیایە و بێ ئاسەنگ و بێگرفت نەبوو یەکێک لەو گرفتانی کە هەبوون پێویست بوو کە سەرچاوەکانی منهەجیمان بە تۆمارکراوی دەست بکەوێ کە ئەوەش بۆ خۆی گرفت بوو یانی تۆ پێویست بەوە بوو کە بەردەوام کەسێک کە بێ منهەجت بۆ تۆمار بکە لە هزار تا ئێستاش کەم تا زۆر ئەم گرفتە هەرماوە بە تایبەت بۆ خوێندکارانی زانکۆ کە ڕەنگە سەرچاوی منهەجیان وەک پێویست بەردەست نییە و بە تایبەت بۆ ئەو بابەتانی کە ئینگلیزی و عەرەبین پێویستە کەسی پسپۆڕ و شارەزە ئەم بابەتانە تۆمار بکە کە ئاستێکی بەرزی هەبێ لە خوێندنەوەی ئەم بابەتانە بەڵەوەی یەکتر لە گرفتەکان گرفتی هاتوشۆکردنی خوێندکارێکی نابینایە لە ماڵی خۆی و تا خوێندنگاکەی کە ڕەنگە ئەمەش پێویستی بە هاوکارێکی بەردەوام هەبێ یان پێویستە لە ڕێگەی تەکسیەوە هاتوشۆ کاوش پێویستی بە سەرچاوی داهاتی مانگانایە بۆ یعنی گرفتەکان هەبوون و تا ئێستش هەن کەم تا زۆر بەڵام گرنگەوەی کە ئێمە توانیمان هەم خۆمان بەردەوام بین و هەم خێزانەکان هاوکار بوون بەڕاستی و ئەو خوێندنگایانش کە ئێمە لێمان خوێند سپاسیانەکەین دەستخۆشیان لێکەین کە هاوکارمان بوون ئەوەندەی توانیویانە کەم تا زۆر هاوکاری خوێندکارێکی نابینا بوون بەداخەوە بۆ هەندێک لە خوێندنگاکان کە تا ئێستاش خوێندکاری نابینا وەرناگرن بەڵام هیوادارم کە ئەمە بە یاسا بچەسپێنرێ ئەمە نەکەوێتە سەر ئاستی ویژدان و بەزەیی بەڕێوبەرێک کە ئەگەر ویستی خوێندکارێکی نابینا وەربگرێەوە ئەگەر نەیویست ڕەفزی بکە و ڕەتی بکاتەوە بەڵکو ئەمە ئەبێ بکرێت بە یاسا هەموو خوێندنگایەک پێویستە خوێندکاری نابینا وەربگرێ بەڵام وەزارەتی پەروەردەش ئاسانکاری بکە هەم لە ڕێگەی تۆمارکردنی سەرچاوی منهەجیەوە هەم لە ڕێگەی دابینکردنی کەسێکی شارەزا و بە ئەزمونەوە بۆ ئەوی کە هاوکاری کەسێکی نابینا بێ لە کاتی تاقیکردنەوەکانە بۆ هاتوچۆکردنیان و ینی بە کورتی و بە کوردیەکەی ئەمەوێ بڵێم پێویستە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا خۆی بکات بە خاوەنی خوێندکاری نابینا کاتێک خوێندکارن خۆتان سلمێنەری ئەوەن کە کەسانی نابینا توانای کەسانی نابینا هیچی کەمتر نییە لە توانای کەسانی ئاسایی دەستان خۆش بێ بە هیوای بەردەوامیتان بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ ئێوە ماندوومانکردن ئەمڕۆکە لە ستۆدیۆ لامان ئامادە بوون دەستان خۆش بێت دەستان خۆش بێ زۆر زۆر بەخێر بێن و بە هیوایەوەی هەمیشە لە داهێنان و کاری باشترابن بۆ خۆتان و ئەوەی کە داواکاریشە بە هیوای ئەوەی کە بچێتە بواری جێبەجێکردنەوە تاوەکو زیاتر ئێوە لە کار و پرۆژەکانتانە بەردەوام دووبارە سپاس.